Bugün zor durumumuzda Irak Kürdistan'ından gelen Hacı İdris Surçi Vakfı'na tüm halkımız adına teşekkürlerimizi sunuyoruz. 6 araçla ve yaklaşık 10.000 aileye yetecek kadar battaniye, gıda, çocuk malzemesiyle bu zor günümüzde halkımızın yardımına koştular. Yetkili arkadaşlardan edindiğimiz bilgilere göre bu yardımların peyderpey 70-80 tıra kadar çıkacak bilgisini aldık. Bütün halkımız adına teşekkürlerimizi sunuyoruz. ئەمە سوپاسی ئەوە دەکەین بەو پێشوازە گەرمەتان هەمیشە لە کاتی تنگانەکان دۆستەکان بەدەردەکەون ئەوڕۆکە خۆشحاڵ بووین لە کوردستانەوە لە شاری هەولێر ئێمە وەکو دەستگای خێرخوازی حاجی ئیدریس سورچی بە تەنگ ئێوەی بەڕێزەوە هاتوین کە کارەساتێکی دڵتەزێنی ناخەژێن ڕووی لە وڵاتەکەتان کردووە خۆشحاڵ بووین کەوا بتوانین بە 6 کامیۆن بێنە لای خزمەتان و کە بەشی 10,000 خانەوادا پێداویستە سەرچیەکانمان هێناوە بەو هیوایە بتوانین برینێکی گچکە چارەسەر بکەین بۆ خوا لێخۆشبووانتان داوای شەهادەت لە خوای گەورە دەکەون پێگای بەرز و بۆ نەخۆشەکانیش داوای تەندروستی باش دەکەین گومان نییە کە دەستگای خێرخوازی حاجی ئیدریس هەمیشە وەک ئەوەی لە تایتلەکانی داناوە ئێمە ئەرچی هەموو خەڵک بە خزمەتی خۆمان دادەنێن بۆیە گومانتان لا دەدا دەبم کەوا دووبارە دەبارە ئەو کارەمان بەردەوام دەکەینەوە تا ئێوەی بەڕێز دێنەوە سەر باری ئاساییتان کارەکانمان بەردەوام دەبێت. زۆر سپاس خێراتن. Teşekkür ediyoruz hepinize. Allah evimizi kabul etsin. Soçi Vakfı Erbil'de mi? İş adamı. İş adamı. İyi. Nereye çıkışınızı yapıyoruz? En son görüşümüzü öğrendik. Gaziantep Lojistik'te bayağı bir malzeme birikti.